ماوەی زیاتر لە 10 ڕۆژە لیژنە پەرلەمانیەکەی عێراق دەست بەکار بووە بۆ ئەنجامدانی بەدواداچوون بۆ ڕاستی مێژوویەکان لەبارەی کێشەی زەوی و زاری جووتێرانی کەرکووک. دوای دەست بەکاربوونی لیژنە پەرلەمانیەکە بەکارەکانی هەڵوێستی عەرەبە هاوردەکان بەرەو لاوازی ڕۆشتووە. هاوردەکان بەو پێی کە خاوەنی ڕاستەقینەی مڵک نین ئامادەن بە هەر ڕێگە چارەیەکی حکوومەتی عێراق رازی بن. الحال بيد الدولة چارەسەری کێشەکەمان لای حکوومەتە. ئێمە بەپی یاسای 107 گرێبەستی پێدانی زەویمان بۆ کراوە. ئەو زەویانەش لە کاتی خۆی بە بڕیاری حکوومەتی عێراق بە ئێمە دراون. لە ساڵی 2023 زەویەکانمان بەجێهێشتووە. لە ئێستادا دەمانەوێت مڵکدارەتی زەویەکان بەدەست بهێنینەوە، بەڵام لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە هاوکاری ناکرین و داواکارین حکوومەت چارەسەرێک بۆ کێشەکەمان بکات. ئەمە نووسراوەکەمانە. لە ساڵی 2012 گرێبەستی ئێمە بۆ خەڵکی تر دروست کراوە. دەوڵەت 52 نمزەوی بە من داوە. ئێمە پێشێلی یاسا ناکەین، بەڵام ڕازی نابین خەڵکی تر دەست درێژی بکاتە سەر گرێبەستەکانمان. ئەگەر عێراقین مافی خۆمان بدەنێ، ئەگەر بە عێراقیشمان نازانن بمان نێرنەوە بۆ ئەو دەوڵەتەی لێوەی هاتوین. إذا أنا عراقي أريد حقي وماني عراقي خلي يسفروني لغير دولة. ئەندامێکی لیژنەی بەدواداچوونی ڕاستیەکان ئەنجامی بەدواداچوونەکانیان ئاشکرا دەکات. دەشڵیان دێدام و دەستگا لە کەرکووک ساختەکاریان بۆ عەرەبە هاوردەکان کردووە. کۆمەڵە بەڵگەی باشمان دەستکەوتووە و بۆمان دەرکەوتووە کە لە دادگا هەندێک لە عەرەبەکان کە لە دادگا شکاتیان کردووە قەزیەکەیان بردوێتەوە، بەڵام بە شێوەیەکی تەزویر کراوە لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ کراوە بە پێی بڕیارەکانی لیژنەی مادەی 140 و بڕیارەکانی مەجلیس وزەرای حکوومەتی ئیتیحادی کە ئەو بڕیارانە دەرچووە بە ئیلغاکردنەوەی گرێبەستە کشتتوکاڵیەکان، بەڵام ئەبینین لە فەرمانگەی کشتتوکاڵی کەرکووکە و نووسراو کراوە بۆ دادگا بە خلافی ئەو مۆزوعیان بە غیرە یاسایی کراوە. ئێمە ئەوانەمان هەموو بۆ دەرکەوتووە، دواتر ئەیاندەینە دادگاوانەی کەوە معلوماتی غەڵەتیان داوە. هەروەها دیارە ئەم عەشیرەتانەی کە لەم سوورەلانیان کاتی خۆی بەدوو بوونە حکوومەتی عێراقی لە دوای 85 هێناوێنێتی ئەوان کە ئیدعای ئەواکەن کە خەڵکی ئەو سنوورن. ئێمە هەر لە نفوسی کەرکووک بۆمان دەرکەوتەوە کەمانە خەڵکی ئەو سنوورە نین، لە دوای 85 جوانە هاتوونەتە ئەو سنوورە. بە پێی زانیاریەکانی کورسات نیوز پەرلەمانتەرانی کەرکووک بە داداچوونەکانیان وەلایەنە پەیوەنددارەکان لە کەرکووک ئەنجامداوە و تەواوی بەڵگەنامە و دۆکیومنتەکانیان کۆ کردوێتەوە کە پەڵکانە و ناوچەکانی تر مڵکی باو باپیرانی کوردن و ئەوەش بە بڕیارێکی پەرلەمانی عێراق یەکلایی دەکەنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.